نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. چەند نمونەیەک لە سیستەمە پەروەردە یەکەی. پیاوێک لە مزگەوتدا میز دەکات. بوخاری و موسلیمان بەسەر هاتەمان بۆ دەجێڕنەوە. ڕۆژێکیان پێغەمبەری خوا لە مزگەوت دانیشت بوو. لەو کاتەدا پیاوێکی دەشتەچی خۆی کرد بە ژووردا. ڕەنگە بەنیازی ئەوە هات بێت پرسیارێک بکات و شتێک فێر ببێت. کەچی ئەوەندەی نەبرد کابرا لە سوچێکی مزگەوتەکەدا دەستی کرد بە میزکردن. ئەوانەی لەوێدا بوون یەکسەر ئاگاداریان کردەوە و پێیان وت ڕاوەستە دەست هەڵگرە. کەچی پێغەمبەر ڕووی تێکردن و فەرمووی وازی لێبێنن میزەکەی پێمەبڕن. خواگەر بێتە سەرڕاستی کابرا دەشتەچێک بوو دەیانتوانی هەڵسن و تێر لێی بدەن. بەڵام وەها ڕەفتارێکی دەشتەچیانە دەبوو. دەیخۆ یارانی سەروەر دەشتەچی نەبوون. ئەوجا فەرمووی 100 لێک ئاو بهێن و بیکەن بەسەر میزەکەدا. ئاو پیسێکە پاک دەکاتەوە و ئەو ناوەش خاوێن دەکاتەوە. بەڵێ لە کۆمەڵە مرۆڤێکەوە کە زۆربەیان تا ئەو ڕادەیەی لە ناو مزگەوتدا میز بکەن نەفام و دەشتەچی بوون. ئەو کۆمەڵە نمونەیەی بەرهەمهێنا. ئێمە چوزانین بۆی هەیە ئەو دەشتەچێ باوکی تاریخی کوڕی زیاد شورەحبیلی کوڕی حەسەنە یاخود عوقبە بوو بێت. بەهای ئافرەت لە دیدی ئەودا چیدی سەردەمی نەفامی ببوو بە شتێک لە ڕابردوو هەموو شتێکیشی یان بەداخ و حەسرەتێکی تاڵەوە دەجێردرایەوە یان بوو بۆ بابەتێکی بەزمەسات و گاڵتەجاری. بەڵێ وەختێک باسی ئەو سەردەمە دەکرا واژە و دەربڕینەکان یان ڕەنگی شادی و خاندەیان دەگرت یان ماتەمیان لێ دەنیشت و ڕەنجیان دەبزڕکا. ئەوە بوو جارێکیان دەشتەچیە کاتە مزگەوت و چەند شتێکی بۆ پێغەمبەر جێڕایەوە. لە نێو قسەکانیدا ئەم بەسەرهاتەشی تێدا بوو. ئەی پێغەمبەری خوا منیش ئابەم دەستانەی خۆم کچەکانم زیندە بەچاڵ کردووە. کابرای دەشتەچی ئەمەی وت و کەوتە جێڕانەوەی بەسەرهاتەکەی. وەختێک کچەکەم پێگەیشت دەستم گرت و بردم بۆ بیابان تا توانیم لە چاوی خەڵکی دوور کەوتمەوە. ئەوجا بە پاچ و خاکەناس کەوتمە هەڵکەندن. کچەی بەستە زمانم ئاگەی لە هیچ نەبوو. ئەویش لەگەڵمدا چاڵەکەی خۆی هەڵدەکەن. وەختێک کابرا ئەم دیمەنانەی دەجێڕایەوە پێغەمبەر وەک بەهارە هەور پڕ ببوو فرمێسک لە چاوی دەهاتە خوار. کاری هەڵکەندن تەواو بوو. کچەکەشم بێ ئاگا لەوەی چاوەڕێی دەکرد دەیڕوانیە چاڵەکە. لە پڕ چێشام بە پشتیدا و هەڵمدایە ناو چاڵەکەوە. بەدەم کەوتنەوە هاواری دەکرد بابەجیان بابەجیان. کاتێک گیانان بینیان حەزرە لە تاو کاریگەری ڕووداوەکە دەگری کەوتنە سەرکۆنەی کابرا و پێیانوت کابرا بۆ ئازاری پێغەمبەری خوا دەدەی. بەڵێ بارودۆخی ئینسانی ئەو سەردەمە بەو جۆرە بوو. ئافرەت مافی ژیانی نەبوو. جاییتر پێغەمبەری خوا لە ناو کۆمەڵگەیەکی ئاوادا سەر هەڵدەدات. هۆڵی لێ هەڵدەماڵێت و بەها بۆ هەموو شتێک دەگەڕێنێتەوە. پێگە و بەهایەکی هێندە بڵندیش دەبەخشێت بە ئافرەت کە هەرگیز بەخۆیەوە نەدیوە. بەڵێ لەو سەردەمەدا ئافرەت بە سووک تەماشا دەکرا و وەک کاڵایەکی بێ ئەرزش مامەڵەی لەگەڵ دەکرا. باوک ڕووی لێ گرژ دەکرد و کچانی تازە لەدایک بوو لە باوکانیان دەشاردرانەوە. لە ڕاستیدا لەو ڕۆژگارەدا سەرژمێری بوونی نەبووە و ئامارێکی لەو شێوەیە نەکراوە. بەڵام پێم وایە لە سەدا پەنجەی ئەو ئافرەتانەی کە لە ژیاندا مابوون ئەوانە بوون کە بێ ئەوەی پیشانی باوکیان بدرێن ڕفێنرابوون. ڕەنگە تەنها کەسانێکی سروش ساغ و ڕۆحپاچی هاوشێوەی حەزرەتی ئەبوبەکر منداڵەکانی خۆیان نەکوشت بێت. گەرنا زۆرێک لەوانەی لە گەنجیدا موسڵمان نەبوو بوون هەر هیچ نەبێ بکوژی منداڵێک بوون. دەی لەوەها کۆمەلگایەکدا پێغەمبەر دێت و کچان بەرز دەکاتەوە بۆ بەڵندترین پایە. سەرنجێک بدەنەوە بەسەر هاتەی کە نەسایی لە عایشەی دایکمانەوە بۆمان دەجێڕێتەوە. جارێکیان کچێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا و عەرزی کرد ئەی پێغەمبەری خوا بێ ئەوەی ویستی خۆمی لەسەر بێت باوکم منی داوە بە کوڕی مامەکەم. بەبیستنی ئەم قسەی ڕاستەخۆ سەروەرمان باوکی کچەی بان کرد. مافی ئەوەت نییە کچەکەت بە زۆر بدەیت بەشوو. باوکەکەی یەکسەر پەشیمان بووە و وتی چۆن دەفەرمون باوا بێ ئەی پێغەمبەری خوا. چاوەڕێژ نەدەکرا سەحابی بە جۆرێکی تر بیر بکاتەوە. لەوانەیە باوکەکە ویستبێتی بەو کارەی برازاکەی لە گرفتێک یاخود بارێکی گران قوتار بکات. بەڵام قسەی پێغەمبەر لە سەروی هەموو شتێکەوە بوو. جاوەختێک باوکەکە قسەکانی تەواو بوو کچەکە هەستایە سەر پێ وتی ئەی پێغەمبەری خوا مەبەستی سەرەکی من بەرپەرزانەوەی ویستی باوکم نەبوو بەڵکو ویستم بزانم حکمی ئەم مەسەلەیە چیە لە ئیسلامدا و لە بابەتی بەشودانی کەسدا باوک تا چ سنوورێک مافی هەیە. هەرەوچی ژەی وا دوێنێ زیندە بە چاڵ دەکرا و بە سوک سەیر دەکرا و مافی زەوت دەکرا
لە پاش ماوەیەکی کەم وای لێدێت بچێتە حزوری پێغەمبەر و سربەستانە داوای مافی خۆی بکات. داخۆ باوکی مافی ئەوەی هەبوو بە زۆر بیدات بەشوو بە دوای وەڵامی ئەمە دەگەڕا. ئەگەر چەند ساڵێک لەوە پێشتێکی وەها بوترێ خەڵکی بڕوایان نەدەکرد یان دەیانوت ئەو کەسە دێوانەیە، بەڵام هەموو ئەو شتانە ڕوویاندا.